نیگەرانی گشتی سەبارەت بە خەڵکی سیڤیل وای کرد کە سەرۆکی UNHCR بگاتە بەغدا بۆ ئەوەی لە نزیکەوە ڕەوشەکە هەڵبسەنگێنێت. ساتەوەختێکی زۆر گرنگە چونکە وەک هەمومان دەزانین و میلیۆنان جار گوتراوەتەوە ڕەنگە ئەم شەڕە ببێتە هۆی ئاوارەبوونێکی زۆر بۆیە هاتوومەتە ئێرە تا چاودێری ئامادەکاریەکان لە نزیکەوە بکەم. کاری چاک دەکەی، زۆر باش دەکەی. ئافرین. وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقیش دەڵێت ئامادەکاریەکان چەند مانگێکە کراون. چەند مانگێک ئێمە پلانی فریاکەوتنی خێرا و یا وەڵامدانەوەی مرۆیی بۆ قەیرانی ئاوارەبوون لە شاری موسڵ لە کۆینەوە ئامادە کراوە. تاوانم پلانە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و نەتەوەیەکگرتووەکان هەموو ئامادەکاریەکان و باڵێن لایەنەکانی دانانی پلانەکە تەواو کراوە. نەتەوەی گرتوەکان ڕادەگەیەنێت 1,200,000 بۆ 1,5 ملیۆن کەس هێشتا لە ناو موسڵدا ماون. جا ئەگەر ئەم شەڕە ئاوارەبوونێکی زۆری خەڵکی لێ بکەوێتەوە وەکو چاوەڕوان دەکرێت گرفتی دابینکردنی شوێن دروست دەبێت. The key gap now is to have sufficient sites. کێشەی سەرەکی لە ئێستادا دابینکردنی شوێنە بۆ لە خۆگرتنی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی مووسڵ. ئێمە چادروشمان هەیە. خۆشمان ئامادە دەکەن بۆ بژارەی جیاواز نەک تەنها کەمپ، بەڵکو دابینکردنی شوێن لە ماڵەکاندا لە ناو کۆمەلگادا، هەروەها بۆ لایەنە تەنگە تاویەکانیش خۆمان ئامادە دەکەین. بەڵام گرفتەکە تەنها دابینکردنی جێگا و ئاوارەکان نین، بەڵکو مەترسی قەیرانێکی گەورەی مرۆیی لە ئارادایە. ئێمە لەوە تێدەگەین کە داعش بەشێکی شارەکەی بۆمڕێژ کردووە. دەشزانین ئاڵۆزێکی زۆر هەیە بەهۆی مەترسیەکانی تەقینەوە. ئێمە زۆر نیگەرانی سێرەگریشین. لیسا گراندێ گوتیشی ژیانی سەدان هەزار کەس لە مەترسیەکی تەواودان. ئێمە شیانی بەکارهێنانی چەکی کیمیاییش بە دوور نازانین. هەروەها لەو بڕواایە داین کە داعش هەر وەکو چۆن لە فەلوجە کردی خەڵکی وەکو قەلغانی مرۆڤی بەکار بهێنن یان بە زۆرە ملێ ژمارەیەکی زۆری خەڵکی بەڕووی هێرشەکانی هێزەکانی عێراقیدا دەربکەن. لەبەرەوەی دەزانن کە هێزەکانی لەشکری عێراق تەقە لە سڤیلەکان ناکەن. بەهۆی ئەم شتانەیە لەو بڕواایە داین سڤیلەکان لە مەترسیەکی زۆردان. هاوکات ڕۆژی سێشەمە وەزیری دەرەوەی ئوسترالیا جولی بایشاپ گوتی وڵاتەکەی پشتیوانی زیاتری مرۆڤایەتی بۆ عێراق دابین دەکات بە تایبەتی لە بواری خۆراک و دەرمان و نیشتەجێگای کاتی بۆ ئاوارەکان. هەتا ئێستاش هیچ ڕێگایەکی پارێزراو نییە بۆ خەڵکی سیڤیل تا بتوانن لە شارەکە دەربچن و ئەگەر دەریش بچن دەبێت بە پرۆسەی پشکنیندا تێپەڕ ببن تا بتوانن لەو کەمپانەدا نیشتەجێ بکرێن کە لە چەند بەشێکی عێراق لە ناویاندا هەرێمی کوردستانیش ئامادەکراوە بۆیان. هێرو زەنگەنە، دەنگی ئەمریکا.